لە چوارچەوەی کار و چالێکچەکانی بەڕێوەبەرەتی پۆلیسی دارستان و ژینگەی ئەڵەبجە لە ڕێگەی بەشوبوونکەکانمانەوە بۆ ساڵی 2017 توانراوە 138 کەسی سەرپێچی کار دەستگیر بکرێت و ڕوبەڕووی دادگاکان بکرێتەوە بە بەراورد بە ساڵی ڕابردوودر ڕێژەی سەرپێچیکردن زیاد بووەوە ئامارەکانەوە دەردەخەنکەوە دیاردەی ڕاوکردن و ئاگرکەوتنەوە ناوچە شاخایی و دارستان و پوش و پاوەندا زۆری کردو. هەندێک لە کار و چالێکچەکانی پۆلیسی دارستان کە لە میانەی ساڵی 2017دا ئامارەکان ئاماژە بۆ دەدەن کە ڕاوکردن و سەرپێچیکردن لەو یاسا کارپێکراوانی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم زیادی کردووە. بەشێک لەو ئامارانەی کە پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم لە ڕێگەی کار و چالێکچەکانی خۆیەوە دەستی کەوتووە ئەمانەیە 22 باڵندەی زیندوو و 19 باڵندەی کوژرا و لە دەستی ڕاوچەکان سەنراوەتەوە لە کاتی ڕاوکردنەوە بۆ دوجار بە بڕیاری بەرزدا دووەر بەشێکی تەلەف کراوە بەشێکی ئازاد کراوە و گەڕاندراوەتەوە بە ناو سروش. لە وەرزی قەدەغەکردنی ڕاو ماسیدا توانراوە دەست بەسەر 394 تۆڕی ڕاوکردنی ماسیدا بژیرێت هەروەها توانراوە 400 کیلۆ ماسی کە لەلایەن سەرپێچیکارانەوە ڕاوکراون دەستی بەسەرا بگیرێت و لە زیادکردنی ئاشکرادا بفرۆشێتەوە.